بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی زۆر بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بۆ پێغەمبەرە بەڕێزەکەیان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خوازە بێ. سیرە و مێژووی ئیسلامی کۆمەڵێ نمونەی زۆر گەش و جوانیان دەربارەی خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە گێڕاوەتەوە کە وەکو سەید قوتب بە ڕەحمەت بێ ئەفەرمێ هێندەی هاوڵانی پێغەمبەر و خۆشەویستەکەیان بۆ پێغەمبەری خوددا هێندەی لە ئەفسانە و خەیاڵەوە نزیکترە لە واقعەوە دوورترە. لە بەرنامەی ئەم جارەی باس و خوازدا گەشتێک بە ڕۆحمان دەکەین و لەگەڵ ڕۆحی بەرزەفڕی هاوڵانی پێغەمبەری خوادا دەچینە خزمەت باخشەی پڕ لە میهر و خۆشەویستی پێغەمبەری مەزن. سابەڵک و ڕۆحی ئێمەش ئاوێزان ببێ بە ڕۆحی هاوڵان و تنۆکێک لە خۆشەویستی پێغەمبەری خودداوە دەست بخەین. خۆشەویستیەک کە هاوڵانی بەڕێز لە پێناویە بەرگەی هەموو ئێش و ئازارێکیان دەگرت. هەنگ ئاسا بە دەوری ڕوخساری گوڵ ئاسای پێغەمبەرەوە ئەسوورانەوە. هەست و خۆشەویستیەک وا لە بیلالی حەبەشی ڕەشپێست دەکا دەیکاتە پەروانەی بەردەوامی دەوری گەورەترین بەندەی خوددا کە پێغەمبەرە پەیامی یەکتاپەرستی بەیان دەکا. هەر ئەو هەستەش وای لێ دەکا کە بە وەفات و نەمانی پێغەمبەری بەڕێز ئیدی خۆی وەک هەتیبێکی بێدایک و باوک دێتە پێشچاو و مەدینەی پێغەمبەری خوددا بەجێ دێڵێت و دواتریش هەر خۆشەویستی پێغەمبەری خوددا و گۆڕەکەی وای لێ دەکا بگەڕێتەوە بۆ شاری مەدینەی پێغەمبەری خوددا. ئەم هەست و خۆشەویستەی هاوڵان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و نەبێت تەنها قسە و هەستێکی دەرونی بوو بێ بەڵکو بەو پەڕی تواناوە سەلماندیان. ئەوە تا خات و خەنسای هاوڵی پێغەمبەری بەڕێز صلی الله علیه وسلم کاتێک لە ئوحوددا برایەکی و کوڕێکی و باوکی شەهید دەبن هاوڵان خۆیان دەپارێزن لەوەی کە هەواڵەکەی پێ بدەن چونکە زۆر سەختە بۆ ئافرەتێک بە یەک ڕۆژدا 3 کەسی زۆر نزیکی خۆی لەدەست بدە. دواتر کە پێی دەڵێن ئەویش دەفەرمێت ئەی پێغەمبەری خوددا چۆنە سەلامەتە؟ ئەوانیش دەڵێن بەڵێ پێغەمبەری خوددا سەلامەتە. خەنساخانیش دەفەرمێت زۆر ئاساییە بۆ من چونکە هەموو موسیبەت و بەڵایەک دوای پێغەمبەری خوددا زۆر ئاسانە. بەڕێزان لەم ئەڵقەیەدا باز لە خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوددا دەکەین بزانین چی وای لە هاوڵانی بەڕێز کرد ئەم خۆشەویستیە بۆ پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەرببڕن. ئایا ئەم حکمی خۆشەویستی هاوڵان بۆ پێغەمبەری خوددا چی بوو؟ ئایا هاوڵان لە خۆشەویستی پێغەمبەری خوددایە چیان دەستکەوت؟ خوای گەورە چۆن فەرمانی بە هاوڵان کردووە کە خۆشەویستی پێغەمبەری خوا بخاتە دڵیانەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاروان ڕەشید نووسەر و بانگخوازم کردووە بۆ بەرنامەی باس و خواز پاش ناوبڕێک دێنەوە خزمەتتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. بەڕێز مامۆستا کاروان ڕەشید زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باس و خواز. زۆر سپاسان هەم مەحفوظ بن. زۆر سپاس بەخێر بن. مامۆستا سەرەتا بە حکمی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هاوڵانی بەڕێز بەو پەڕی توانایانەوە یا بە شێوەیەکی زۆر سەرڕاستانە خۆشەویستی پێغەمبەری خوایان کردبووە بەشێک لە کارنامەی ژیانیان. ینی خۆشەویستی پێغەمبەری خۆیان پێش خۆشەویستی خۆیان سەروەت و سامان و ماڵ و مناڵیان خست بوو. بزانین حکمی خۆشەویستی پێغەمبەری خوا لای هاوڵان چی بووە؟ یان ئەم حکمە جیاوازی ئەم حکمە لای هاوڵان یان لە مسلمانانی دواترا چیە؟ جیاوازیەکی هەبووە یانە؟ بسم الله وبه نستعين. الحمد لله الذي من علينا بنعمة الإيمان والإسلام وتفرد بالبقاء سبحانه والصلاة والسلام على من لا نبي بعده الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين وعلى آله وأصحابه أجمعين. أما بعد ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم اللهم آمين. خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خۆشەویستی خوای پەروەردگاردا دووشتن پەیوەند و بەسراون بەیەکەوە
لە قورئانی پیرۆزدا و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگیەکی زۆر بەوە دراوە کە پێویستە مرۆڤی مسلمان پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش بوێت کەواتە ئاینی مرۆڤی مسلمان دامەزراو نابێتنە تا خۆشویستنی پێغەمبەری خوا یەکێک نەبێت لە پێشەنگەکانی مرۆڤی مسلمان. قورئان لەم بارەوە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. أي پیغمبر صلى الله عليه وسلم پیان بڵێ بە ئومەتەکەت بڵێ ئەگەر باو باپیرانی خۆیان کوڕەکانیان براکانیان خێزانەکانی خۆیان عشیرەتەکەی خۆیان و ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە پێکەوەیان ناوە و ئەو کاروانە بازرگانیی کە دەترسن تووشی زیان بێت و ئەو کۆشک و تەلارانەی کە زۆر دڵیان پێیان خۆشە ئەگەر خۆشەویستی ئەمانەیان پێش خۆشویستنی خوای پەروەردگار و پێغەمبەری خوا و جیهادی ڕێگەی ئەو زاتە خست ئەگەر فەزلی ئەمانەیاندا بەسەر خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا و جیهادی ڕێگەی خوای پەروەردگاردا فتەرەبەصوا با چاوەڕێکن حتى يأتي الله بأمره تا خوای پەروەردگار سزای خۆی بۆیان دەنێرێتن والله لا يهدي القوم الفاسقين. مامۆستا ئێمە ئەزانین بۆ نمونە لەو گفتوگۆ و ڕوبەڕووبوونەوەی ئەبوو سوفیان لەگەڵ هێرقل لە ئەبوو سوفیان ئەپرسێ ئایا ئەوانەی شوێنی محەممەدەکەون لە دەسەڵاتدار و ئەرستۆکرات و ئەشرافیەکانی مەکەن یا لە هەژار و فەقیرەکانی مەکە. ئەبوو سوفیانیش بڵێ ئەوانن کە هەژار و کۆیلە و نەدارەکانن یا ئەوانن بێکەسن. ئەم هاوڵە بەڕێزانە کە بەو شێوەیەت بوونە هەڵگری ئەم پەیامە 13 ساڵ ئازار و میحنەت و ناسۆریان لە مەکە چەشت هەمویان کەسانی وەکو بیلالی حەبەشی و سوهەیبی ڕۆمی و خەبابی کوڕی ئەرەت و خوبەیبی کوڕی عەدی ئەمانە بوون کە لە چینی خوارەوەی کۆمەڵگە بوون لە چینی هەژار و بێدەسەڵاتەکان بوون. ئەمانە هیچ کەس و سەروەت و سامان و عشیرەت و باوک و برایەکیان تا ڕادێ نەبوو لە دەستی بدەن. ئەم خۆشەویستی لە قۆناغی مەککەوە چوەتە دڵیان چی وای لە سەحابەی بەڕێز کرد ینی لە بەرامبەر خۆشەویستی پێغەمبەری خوا ئەو هەموو ئەزیەت و ئازارەیان بەسەرا هات بەس ئاگر سووتاندیانن کورە کردیانە شیوی ئەبوو تاالبە چی وای کرد کە سەحابە ئەو هەموو خۆشەویستی پێغەمبەری خوا لە دڵی خۆیدا جێ بکاتەوە. کاگڕاس حەزکەم وەڵامی ئەم ئاەتەکە تەواو بکەم. ئیمامی زەمەخشەری ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بەم ئاەتە فەرمێ ئەو کەسانەی کە خۆشەویستیەکانی تر پێش خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەخەن ئەوە بێت دڵنیابن لەوەی کە سزایەکی زۆر ڕوون و ئاشکای خوای پەروەردگار لەم ئاەتەدا هەیە و سزای لەو شێوازم بۆ ئەوانەی کە خۆشەویستیەکانی تر پێش خۆشویستنی پێغەمبەری خوا دەخەن بەرچاو نەکەوت. هەر سەبات بە ئاەتەکە دوای ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئیمام ابن تەیمیە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ خۆشویستنی پێغەمبەری خوا جێبەجێکردنی هەموو ئاینە بە پێچەوانەوە وازهێنان لە خۆشویستنی پێغەمبەری ئازیز وازهێنان لە جێبەجێکردنی ئاینی داواکاریەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ئیمامی مجاهید و حەسەن هەردووکیان لە تەفسیری حتى يأتي الله بأمره دەفەرمون ئەگەر زوو بێت یان درەنگ ئەو کەسانێک کە خۆشەویستە دنیایەکان پێش خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا دەخەن خوای پەروەردگار سزایان هەر بۆ دەنێرێت. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڕێز ئەمە جیاوازیە گەورەکەی نێوان کۆمەڵگەی جاهیلی و کۆمەڵگەی ئیسلامیە. ئاینی پیرۆزی ئیسلام هات لە سەرەتاوە ئەها قورئان پێمان دەڵێ بە تێڕامانمان لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەمین دید و تێڕوانینی مرۆڤی مسلمان ئەوەیە کە لە ڕێی ئاینەکەیەوە تێدەگات کە خۆی کێیە خۆی دەناسێت. لێرەوەتە هیچ جیاوازیەک نامێن لەوان ڕەش و سپی و دەوڵەمەند و هەژار و بەتوانا و بێتوانادا. بۆیە لەبەرەوەی ئەم سەحابە ئازیزانە کە زۆربەی کات خەڵکێکی ڕەش و ڕوت و هەژار و لاواز کە لە ژێر چەپۆکی زاڵمان و ستەمکاران دابوون زیاتر بەرەو ئاینی پیرۆزی ئیسلامە هاتن. ئەمەیە جیاوازیەکە. ئەها کاتی ڕەبعی کوڕی عامر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێت وەکو نوێنەری مسلمانان لەگەڵ پاشای فارسەکان تا گفتوگۆ دەکات پێڵێ پاشای فارسەکان ئێوە کێن چیتان پێ ئەفەرمێن نا لقوم بعثنا الله لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد. ئێمە کۆمەڵێکین هاتوین بەندەکان لە بەندایەتی بەندە دەربێنین بیان ناسێنیەوە دووبارە تعریفیان بکەینەوە بە خۆیان کە ئەوان هەر بەندەی خوای پەروەردگار. ئەگەر خەڵکانێکی ستەمکار بیانەوێت ئەوان بکەن بە کۆیلەی خۆیان ئیسلام و مسلمان هاتون کە ئەو خەڵکە ئاراستە بکەنەوە دووبارە دید و تێڕوانیان پێ بناسێن بۆی کە ئەوان تەنها بەندەی خوای پەروەردگارن. خاڵی دووەم ومن ضيق الدنيا إلى ساعتها ئیسلام هاتووە چاوی خەڵک بکاتەوە لە زوڵم و ستەمی دینە دەستکردەکان
ئیسلام هاتووە مرۆڤەکان لە تەسک و تروسکایی دنیا بەرەو فراوانی قیامەت ئاڕاستە بکات. خاڵی سێم ومن جور الأديان أو ومن ظلم الأديان إلى عدل الإسلام. إسلام هاتووە مرۆڤە چەوساوەکان گەل و نەتەوە ژێردەستەکان لە ژێر چەپکە و زوڵم و زۆرداری دینە دەستکردەکان و دینە شوێنراوەکان دەربهێنێت بەرەو عەدالەت و سۆز و یەکسانی ئیسلام. بەڵێ کەواتە بزانین حکمی خۆشەویستی پێغەمبەری خوا بە شێوەیەکی گشتی چییە کە هاوڵان ئایا فەرز بوو لە سەریان کە ئەرەبێ پێغەمبەری خۆیان خۆش بێ یان حکمەکەی چی بوو بە شێوەیەکی گشتی؟ خۆشویستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بە وردبوونەوەمان لە ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەری خوا ئەوەیە دوای خۆشویستنی خوای پەروەردگار جەلە جەلالوه دەبێت لە دید و تێڕوانین و لە عەقیدەی مرۆڤی موسڵماندا خۆشویستنی پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم جێگەیەکی فراوان داگیر بکات. ئەها قورئان دەفەرمێت فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. سوێن بە پەروەردگار ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو موسڵمانانەی کە لاف و گەزافی باوەڕ لێ دەدەن باوەڕەکەیان دامەزرا و جێگیر نییە هەتا لە هەموو ڕووداوانەی هەموو کێشە و گرفتانەی کە لە نێوانیاندا ڕوودەدات تۆ ئاینەکەی تۆ بکەنە دادوەر و پاشان پێویستە بەم دادوەری پێغەمبەری خوا و ئاینی ئیسلام ڕازی بن و لە دڵیشیان دروست نەبێ. بەڵێ لە دڵیشیان ئەگرەیەک دروست نەبێ. ڕاستەوخۆ تەسلیمی بڕیاری خوا و پێغەمبەری خوا بن سەبارەت بە کێشە و گرفتەکانیە. مامەسا ئەم خۆشەویستی هاوڵان کە نمونەی دووبارە نابێتەوە. سەید قوتب فەرمێ بە ڕەحمەت بێ هاوڵانی پێغەمبەری خوا لە فیداکاری و وەرگرتنی ئەم پەیامە و خۆشویستنی پێغەمبەری خوا هێندەی لە ئەفسانە و خەیاڵەوە نزیک بوون لە واقعەوە دوور بوون. چی وای لە هاوڵان کردبوو یا ئەم سەرچاوەی ئەم خۆشەویستیە لە کوێوە هاتبوو کە بۆ پێغەمبەری خوا دەریان نەبڕی عەلەیهی سەڵات وەسەلام. یەک لە هۆکارەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک خۆی لە هاوڵەکانی جودا نەکردەوە. ها ڕۆژە قەزبانی بینی قەزبان یەکێک لە هاوڵە بەڕێزەکان بەبینی پێغەمبەری خوا ئەم هاوڵە بەڕێزە شپرزە بوو و ڕەنگ و ڕوخسایی تێک چوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەوین عەلەیک ئارام بە لەسەر خۆڵەوە چیتە بۆ ترسایی بۆ شپرزە بووی بۆ ڕەنگت تێک چوو ما أنا بملك ولا جبار إنما أنا ابن امرأة من قريش كانت تأكل الخديد ببطن مكة. لەسەر خۆ بە مەترسە دڵنیابە منیش هاوشێوەی تۆ کوڕی ئافرەتێکی قوڕەیشی شاری مەککە بووم کە ئەوەندە هەژار بووین لە کاتی سەردەمی خۆماندا لە هەژاری خۆماندا ئەو گۆشتەمان دەخوارد کە لە هاوینانە دەدرا بەسەر بەردەکانی حیجازدا و خەڵکە هەژارەکەی خوارد. دیارە جۆرە گۆشتێکە بووە زیاتر خەڵکە هەژارەکەم گۆشتەی خواردووە بە هاوینان ئادراوە بەسەر بەردەگەرمەکاندا و ئەو گۆشتیان خواردووە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه زۆر لەگەڵ هاوڵەکانیدا سادە بوو و بەردەوامی لەگەڵ هاوڵەکانیدا بوو هیچ کاتێ خۆی لە هاوڵەکانی جودا نەکردەوە و بەهۆی ئەو مراقبە خوایی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەردەوام خوای پەروەردگار داوای لێ کرد کە لە هاوڵەکانی دوور نەکەوێتەوە و لەگەڵ یان نابێ و لەگەڵ لە خۆشی و ناخۆشی هاوڵەکانیدا بەشدار بوو. ها قورئان دەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. أي پیغمبر صلى الله عليه وسلم ئەگەر تۆ کەسێکی قسە زبر بوویتایە ئەوە هاوڵەکانی تۆ کەسێکی نەمونیان نەبوویتایە لە دەوری تۆ بەڵاویان نەکردو لە دەورت نەدەمانەوە. بەڵێ مامەسا مەحوی لەبارەی هاوڵانی پێغەمبەری خوا فەرمێ بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیس بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە. ینی ئەخلاقیان ڕەوشتیان قسە و جلوبەرگ و حتا بەڕێڕۆشتنیشیان هەوڵیان ئەدا لە پێغەمبەری خوا نزیک بێ. بزانین نیشانەکانی خۆشویستنی پێغەمبەری خوا لای هاوڵان چی بوون یا ئێمە چۆن بزانین ئەم هاوڵە کردارەکەی ڕەوشتەکانی قسە و گفتارەکانی هەمویان لە خۆشەویستی پێغەمبەری خواوە سەرچاوی گرتووە و لەگەڵ خۆشەویستی ئەوە یەکانگیر و تەبەن. یەکەمین نیشانە بۆ خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە هیوا خواستن بۆ دیدنی پێغەمبەری خوا یعنی مرۆڤ هیوای هەبێت کە لە سەردەمی خۆشماندا هاتووکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی کات کە لەگەڵ هاوڵەکانی دانیشتووە فەرموویەتی خۆزگە براکانم بگەشتمایە ئەو دید و تێڕوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە چنە لەگەڵ ئێمەدا بەڕەحم و میهرەبان بووە فەرموویەتی خۆزگە براکانم بگەشتمایە. هاوڵان فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەی ئێمە برای تۆ نین فەرمووی ئێوە ئەصحاب و هاوڵی من براکانم ئەوانن کە لە دوای خۆم دێن منیان نەبینیوە بەڵام باوەڕم پێ دێن. کەواتە یەکەمین نیشانەی خۆشویستنی پێغەمبەری خوا ئەوەیە کە هیوا خواستن بۆ دیتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خاڵی دووەم لە نیشانەکانی خۆشویستنی پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەری خوا عليه ئەفضل الصلاة والسلام
و دوورکەوتنەوە لە هەموو ئەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگەری لێ کردووە. خاڵی سێیەم لە نیشانەکانی خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کە مرۆڤ ئامادە بێت لە پێناو بینینی پێغەمبەری خۆشەویست عليه ئەفضل الصلاة والسلام خۆی و ماڵ و منداڵ و سەروەت و سامانەکەی بکاتە قوربان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوە تا ئیمامی ئەبوبەکر پرسیاریان لێ کرد تۆ گەورەترین ئاواتت لە دنیادا چییە؟ فەرمی من سێ ئاواتم هەیە. یەکەمین ئاواتم ئەوەیە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوەسم. دووەمین ئاواتم سەری وەجهی پیرۆزی پێغەمبەری خوا بکەم صلی الله عليه وسلم. سێمین ئاواتم ئەوەیە کە بتوانم خۆم و سەروەت و سامان و ماڵ و کەسوکارەکەم پێشکەشی پێغەمبەری خوا بکەم صلی الله عليه وسلم. خاڵی چوارم لە نیشانەکانی خۆشویستی پێغەمبەری خواوەیە کە لەگەڵ ناوهێنانی پێغەمبەری سەروەردا صلی الله عليه وسلم سەلاواتی لەسەر بدەین بۆ ئەم پێغەمبەر خۆشەویست صلی الله عليه وسلم ئەوەندە پیرۆزە ئەوەندە خۆشەویستی خوای پەروەردگارە خوای پەروەردگار لەسەروی حەوت ئاسمانەوە ئەفەرمێ ئین الله وملائکته یصلون على النبي خوای پەروەردگار لەگەڵ فریشتەکانی خوادا سەلاوات لەسەر پێغەمبەری خوا دەدەن یا ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە سڵاوات لە دیداری پێغەمبەری خۆشەویست بدەن خوای پەروەردگار مەبەستیەتی ئەم خۆشەویستەی ئەوەندە خۆش دەوێت لە ئاسمانەکان و زەویندا بە بەردەوامی سڵاوات لەسەر پێغەمبەری خۆشەویست بدرێت لە فەرمودەش هاتووە من صلى علي صلاة واحدة صلى الله عليه بها 10 هەر کەسێک یەک سڵاوات لە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دات خوای پەروەردگار دە سڵاوات لە دیداری ئەو کەسە دەدات. بەڵێ مامۆستا نهێنی ئەم خۆشەویستیە چی بوو؟ ینی هاوڵان ینی چۆن دڵیان کەمەندکێش بوو بۆ لای پێغەمبەری خوا؟ ئایا ئەمە هەستێکی خوایی بوو خراببووە دڵیان یا فەرمانێکی خوایی بوو یا نهێنیەکە لای خودی پێغەمبەری خوا بوو هێندە گفتار و قسەی شیرین بوو یا هێندە ڕوخساری جوان بوو هاوڵان پەپوو لە ئاسا ئەچوون بۆ لای نوری ڕوخساری ئەو نهێنی ئەوەی کە هاوڵان ئەو هەموو فیداکاریە بکەن و بەرگەی هەموو میحنەت و ئازارێ بگرن بەس بۆەوەی پێغەمبەری خوا ئەوانی خۆش بێ ئەمانیش پێغەمبەری خوایان خۆش بێت لە چیا بوو ئەم نهێنیە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ها قورئان دەربارەی دەفەرمێت النبي أولى بالمؤمنين من أنفسهم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خودی خۆتان بۆ خۆتان بەڕەحمترە کەواتە هاوڵان لێرەوە لە سۆز و میهرەبانی و بەخشندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێگەشت بوون. ها قورئان لەشی تا فەرمێ لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. خەڵکی نەبزان و ئاگادار بن لە نەفسی خۆتان پێغەمبەرێکمان بۆ ئێوە ڕەوانە کردووە عزيز عليه ما عنتم زۆر ناڕەحەتە ئەم پێغەمبەرە خۆشەویست صلی الله عليه وسلم ئەگەر ناڕەحەتی و چەرمەسەری و گرفتاری دووچاری ئێوە بێت حەریص عەلەیکم زۆر دلۆڤانە زۆر بەسۆز و میهرەبانە بۆ مسلمانان بەتەنگ مسلمانانەوەیە بالمؤمنین رؤوف الرحیم بۆ ئیمانداران زۆر بەخشندە و میهرەبانە کەواتە هاوڵان هیچ کاتی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جودا نەبوون بۆیە ئەوانی بە بەردەوامی پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم زۆر خۆش دەویست وەک ئەوەی کە پێغەمبەری خوش بە هەمان شێوە هاوڵانی زۆر خۆش دەویست. بەڵێ مامۆستا بەرهەمەکانی خۆشویستنی پێغەمبەری خوا لەلایەن هاوڵانەوە بۆ خۆیان چی بوون؟ ینی هاوڵان ئامادە بوون یەکێکی وەکو موسعەبی کوڕی عومەیر بۆنی خۆش و جلی ڕازاوە و گەنجێکی قۆزی شاری مەکە ئامادە بوو ئەم هەموو شتە بەجێ بهێڵێ بچێ کۆچ بکە بۆ لای خۆشەویستی پێغەمبەری خوا. یەکێک وەکو خەبابی کوڕی ئەرەد یەکێک وەکو سوهەیبی ڕۆمی ئەڵێ بڕۆن هەموو سەرود سامانەکەم بۆیەوە بەزڕێم لێ مەگرن بگەم بە پێغەمبەری خوا. لە بەرامبەر ئەمە بەرهەمێکی دنیایی لەدەزەدەن سەرود سامانیان لەدەزەدەن دایکی موسعەبی کوڕی عومەیر حاشای لێکاڵێ کوڕی من نید یان بۆ منە چەندان نمونەی ترمان هەیە. بزانین هاوڵان چه بەرهەمێکی تریان چنیەوە؟ ئایا بەرهەمەکە بەرهەمێکی قیامەتی بوو یا لە دنیاشا بەرهەمێکی تریان وەکو بەدیلی بەرهەمەکەی ترکە لە دەستیاندا بوو وەریان گرتەوە؟ یەک لە بەرهەمە دنیایەکان ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی و مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی لە تاریکترین سەدەکانی نەفامی دەرهێنا بەرەو ڕۆشنایی ئیسلام دەستی هاوڵانی گرت لە تاریکترین سەدەکانە بەتایبەت لە نیمچە دووکەی عەرەبیدا مرۆڤەکان لە خوارەوەی پلەی مرۆڤایەتیدا بوون ئەوانی دەرهێنا چکە ئەوان زۆر چاک دەیانزانی ها کاتێ نەجاشی پرسیار لە جعفەر دەکات ئەفەرمێ كنا قوما في الجاهلية نعبد الأصنام ونقطع الأرحام إلى آخره ئەفەرمێ ئێمە گەلێک بوون لە سەردەمی نەفامیدا بتمان دەپەرست سیرەی ڕەحممان دەپچڕان بەهێزەکانمان بەهێزەکانیان دەچەوسانەوە هەتا کۆتایی وتەکە کەواتە پێغەمبەری خوا ئەم هاوڵانەی لە شەوەزەنگی نەفامی دەرهێنا
ئەگە بە کوچی ئاماژە بەرەمەکانی خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەم ئەوەیە کە هەر کەسێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆش بێت ئەوە خوای پەروەردگاریش ئەو کەسەی خۆش دەبێت هەمان کات هو رضوان مەبەستیەوەیە إن شاء الله چینە سەریەوە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم درجەیەکی زۆر گەورەیە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیان بڵێ ئەگەر ئەوە لافی ئەوە لێ دەدەن خوای پەروەردگارتان خۆش دەوێت فاتبعوني شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەون کەواتە شوێن کەوتنی پێغەمبەری خوا شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەری خوا چەند ئامانجێکی تیا یەک لەوانە خوای گەورە ئەوانیش ئەوانی خۆش دەوێت زائیدەن لەوەش گەورەکانیشیان خۆش دەبێت و لە قیامەتێکی هەتایشە بە خزمەتی پێغەمبەری خوا و سەرجەمی پێغەمبەران و سەرجەمی ئەو خەڵکانە شادەبن کە لەم ڕێگە دوور و درێژ و توولانیەدا کە هەموو پێغەمبەرانە هاتوون. مامۆستا ئایا ئەم خۆشەویستی هاوڵان بۆ پێغەمبەری خوا تاگلایەنە بووە یا پێغەمبەری خوش سڵسان هەمیشە دەرگای دڵ و دەرگای ماڵ و دەرگای مزگەوت و دەرگای زەردەخەنەی جوان و قسەی جوانی بەڕووی ئەوانی شاکراوە بووە. بۆ نمونە پێغەمبەری خوا بە ئەبوبەکری سدیق لە وەسفی ئەوە ئەفەرمێ مافی هەر کەسێکم لەسەر بوو بێت داومەتەوە بەس مافی ئەبوبەکر نەبێ یا بە ئوبەی کوڕی کەعبە فەرمێ ئەی ئوبەی سوێن بەخوا من تۆم خۆش دەوێ. زانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاگلایەنانە یام تەنها ئەم دوو نمونەی کەم باسم کرد ئەمانە تایبەت بوون بەو دوو کەسایەتیە لە بەرامبەر خۆشەویستی هاوڵانە. ئایا پێغەمبەری خوش هەمان خۆشەویستی بۆ سەحابە دەربڕیوە ئەگە بە چەند نمونەیەک ئێمە ئەم پرسیارە بکەینە پرسیارێکی عملی وەڵامەکەی بە عملی وەرگرینەوە. پێش هەموو شتێمەوە ئاماژە بۆ بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرۆک عشیرەتێکەوە هەتا بچووکترین کەسی کۆمەڵگا حساب و ڕێزی تایبەتی لێ ناون حسابی تایبەتی بۆکردن پێشنیار پرسیاری لێکردن و قسەی لێ وەرگرتوون کەواتە پێغەمبەری خوا هاوشێوەی سەحابەکان چۆن ئەویان خۆشویستووە ئەویش بە هەمان شێوە هەوڵەکانی خۆشویستووە. ئەم هەموو سەحابە کە هەبووە کاک ڕیاز ینی هەر هاوڵێکی بینی بێت بە شێوەیەک بانگی کردووە کە خۆی حەزی پێ کردووە. بۆ نمونە بە ئەبا عوبەیدەی جەراح ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەمینی ئەم ئومەتە، بە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فاروقی ئەم ئومەتە، زوبەیری کوڕی عەوام هەواری ئەم ئومەتە. هەر یەکێکیان نازناوێکی بۆ داناوە سەماکی کوڕی خۆشە بۆ دووجانە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمە ئەبوو هورەیرە پشیلەیەکی هەبوو زۆر خۆشەویست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناویدا ئەبا هورەیرە فەرمی وەڵڵاهی لە دنیا و هەموو دنیاش پێم خۆشە مادەم پێغەمبەری خوا ئەم نازناوی لێ ناوم کەواتە پێغەمبەری خوا تێکەڵی ناخی هاوڵەکانی بووە. پێغەمبەری خوا بە هیچ شێوەیەک خۆی لە هاوڵەکانی جودا نەکردوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خواردن لە جلوبەرگی لە شێوەی ژیانی بە هیچ شێوەیەک لە هاوڵەکانی خۆیدا نەبراوە. بە هیچ شێوەیەک لە کاتە خۆشەکاندا لە سنووری شەرعدا ئەنا لا ئەقول إلا حقا ئەیفەرمون هیچ شتێک ناڵم ئەگەر حەق و ڕاستی نەبێ سوحبەتی لەگەڵ هاوڵانە کردووە لە سنووری خۆیدا. لە کاتە ناخۆشەکانیشدا ها زۆر جار یەک لەو ئافرەتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی یەکردیە بوو سولەیم بوو. سولەیم کە هاوڵان پرسیاریان لێ دەکرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەردانی ئەم ئافرەتەکەی. سولەیم یەک بوو لە ئافرەتە ناودارەکانی سەحابە ئەیفەرموو ئینی ئەرحەموها من ڕەحم و سۆز و خۆم بەرامبەر ئەم ئافرەتە دەڕەم بۆ قوتی لە ئەخوها معی چونکە براکەی خۆی لە پێناو منا داناوە براکەی ئەو لە پێناو ئاینەکەی منا شەهید بووە بۆیە بەردەوام سەردانیە کرد و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا ڕۆژێکیان خەوتە بوو ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئارەقی کردبوو ئەفەرمێ دایکم هات مسلم بە خوریەک ئەفەرمێ ئارەقەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵدەگرتەوە ئەفەرمێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەبەری بووە فەرمووی مسلمەوە چی دەکەی؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆنی ئارەقەکەت زۆر خۆشە ئەمەوێت تێکەڵی بۆنەکەی خۆمانی کەم کەواتە پێغەمبەری خوا بە هیچ شێوەیەک لە هاوڵەکانی دانەبراوە بە هیچ شێوەیەک بەو شێوازە نەژیاوە وەکو سەرکردەکانی سەردەمی خۆی یاکو سەرکردەکانی سەردەمی خۆمان میلەتەکە لە دۆڵێک بێ و سەرکردەکانی لە دۆڵێکی تر بێ. بۆ نمونەیەکی تر یەک لە هاوڵە بەڕێزەکان دەنگێکی زۆر گەورەی هەبوو کە سابێتی کوڕی قەیسی ئەنساریە پاش ئەوەی کە سوورەتی حجورات دابەزی يا أيها الذين لا تقدموا بين يدي الله حتى لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي. ئەم سەحابە بەڕێزە لە ماڵەوە بۆ خۆی دانی بە بەردەوامی دەگریا. دوای چەند ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من سابت نابینەوە لەکوێیە هاوڵێکی نار بە شوێنیە کابراڵێک کە چوومە ژوورەسەرەکەم سابت دەستی کرۆ بە گریاوتی ئەی نازانی من چەندێ دەنگم بەرزە من تازە قوڕ کراوە بەسەرما بەخوا سوورەتی حجورات ئەمان کار ئەخلاقیشی پێ دەوتێت حتمینە لەسەر من دابەزیوە من تازە ناتوانم بێوم خزمەتی پێغەمبەری خوا چونکە بۆ لەبەرەوەی کە من کردەوەکان پوچە بوونەتەکە
بەهۆی ئەوەی کە دەنگم بەسەر دەنگی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بەرز کردەوە هاوڵەکە هاتەوە خزمەتی پێغەمبەری خوا هاوڵەکەی بۆ باس کرد فەرمووی اذهب إليه فقل له إنك لست من أهل النار ولكنك من أهل الجنة بڕۆ پێی بڵێ تۆ لە ئەهلی دۆزەخ نی بەڵکو تۆ یەکی لەو کەسانی کە لە باشەکەی خوای پەروەردگار کاتە خۆشەویستی نێوان پێغەمبەری خوا و هاوڵان خۆشەویستێکی دوولایە نەبووە بەتەکید مامەسا هاوڵان ئەڵێ پێغەمبەری خوا هێندە ناز و سۆزی بۆ دەردەبڕین هێندە خۆشەویستین هەر یەکێکیان وای ئەزانی کە ئەوی لە هەموو کەس خۆشترەوێ بۆ من ئەو فەرمودەی کە عەمری کوڕی عاز ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا تۆ کێت زۆر خۆشەوێ ئەفەرمێ عایشە ئەفەرمێ ئەدی لە پیاوانە ئەفەرمێ بابی عایشە یعنی ئەم هاوڵە وای داناوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوی لە هەموو کەس خۆشتر بیستووە ئەم سۆزە ئەیا ئەم هەستە پێغەمبەری خوا چۆن دەریبڕیەوە بۆ هەر یەک لە سەحابەکان کە بۆ منە عەبدوڵڵا وابزانێ ئەمی لە عەمر خۆشترە بێ زەید وای زانی بێ ئوسامەی لەم خۆشترە یان بەو شێوە کە هەموو هاوڵێ و خۆی لە پێشینە و لە کەسی یەکەمدا نابێت کە پێغەمبەری خوا ئەمی لە هەمویان خۆشتر دەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک پسپۆرێکی دەرونی ئەم هەموو خەڵکەی ناسیوە لەبەر ئەوە کاتێک کە هاوڵێک هاتووە پرسیارێکی لێ کردووە هەوڵی داوە بەردەوام هاوڵەکان ڕازیکە بۆیە زۆرێک لەو هاوڵانە کە نازناوی پێبەخشیون یعنی ئەم نازناوە هەمووی تاجێکی زێڕنگ لەسەر ئەم هاوڵانەوە بۆ نمونە بە ئەبا عوبەیدە فەرمێ ئەمینی ئەم ئومەتە حتا ئەم بیرم نەچێەوە بە ئەو خاڵە باسکەم ئەم خۆشەویستی پێغەمبەری خوا بۆ هاوڵان هەندێک هاوڵ هەبوو بۆ نمونە یەکی وەکو بیلال یەکی وەکو ئەبا عوبەیدە حتا دوای کۆچی دوای پێغەمبەری خوش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نازی ئەم خەڵکانەی هەڵگرتووە خۆ بیلالی حەبەشی کەسێکی هەمومان دەزانین کەسێکی بەندەیەکی ئومەی کوڕی خەلەب پاشان ئەبوبەکری سیدیق ڕزگاری کرد و بوو بە پاڵەوانی لە پاڵەوانەکانی ئیسلام عومەری کوڕی خەتاب فەرمێ ڕەحمەتی خوا لە گەورەمان ئەبوبەکر کە گەورەمان بیلالی ئازاد کرد مەبەستم ئەم بیلال ڕزا ڕەحمەتی خوای لەوێت کە پێغەمبەری خوا خۆشیوێت لەبەر خاتی ئیسلامەکەیە لەبەر ئەوەیەک ئەو تەقوا و خواویستی و دینداری کە لە بیلالی حەبەشیە هەیە دە ئەبینی پاش کۆچی دوای پێغەمبەری خوش ئەم خۆشەویستی هەرمێنێتەوە بۆ کێ بۆ سەحابەکان ئیمامی عومەر هاوڵانی ناو شاری مەکە مەدینە پاش کۆچی دوای پێغەمبەر کە بیلال بڕیادات لە تاو دووری لە پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم سەری خۆی هەڵبگرێ بەرەو وڵاتی شام چنێ پرسیاری لێ دەکەن چرێت کای لێ دەکەن هەموو خەڵکی مەدینە ئاخر ئەمە جیاوازەکەی نێوان کۆمەڵگەی جاهلی کۆمەڵگەی ئیسلامیە حتا ئیمامی ئەبوبەکر ئەوە پێداگریەکە بیلال ئەفەرمێ ئەگەر منت لە پێناو خۆتە ئازاد کردووە ئەوە قەی ناکە بەڵام ئەگەر لە پێناوی خۆیان منت ئازاد کردووە ڕێم بە با بڕۆم ئەمە بێتە خاڵێکی وەرچەخان بۆی کە ئیمامی ئەبوبەکر بە ناڕاستەوخۆیی ڕازی بێت بە داواکەی بیلال و بە نابەدڵی خۆیان هەموو مەدینە دەسەکا بە گریان شاری مەدینە بەجێ یاخود مەبەستم چییە پاش کۆچی دوای پێغەمبەری خوش ئەم هاوڵانە چاویان لەسەر ئەو هاوڵان داناوە زیاتر نازیان هەڵگرتون کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نازی هەڵگرتون ئەوە ئەبو عوبەیدە دووبارە باسی یەکەمەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ ئەبو عوبەیدە ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ فەرماندەی سەربازی ڕزگارکردنی ناوچەکانی وڵاتی شام بوو خەبەر دەکات بە ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ نەخۆشی تاعون لە وڵاتی شامە بڵاو بۆتەوە خەڵکێکی زۆری شتیا چوون ڕاستەوخۆ نامەیەکی بەپەلە ئاراستەی ئەبا عوبەیدە کادا فەرمێ بەگەیشتنی نامەکەم بەرەو مەدینە بگەڕێرەوە چکە کارێکی زۆر گرنگم بێتە ئەگەر شەو نامەکەت پێگەیشت نێڵی ڕۆژ بێتەوە سواری وڵاخەکە دەبی و بەرەو مەدینە بەڕێکەوە و ئەگەر بە پێچەوانەش و ڕاستەخۆ ئەبێ بگەیتەوە مەدینە کە ناوەکە ئەگاتە دەستی ئەبا عوبەیدە لەسەر تێدەگات کە کارە گرنگەکەی عومەری کوڕی خەتاب ئەوەیە نەجاتی بە لە تاعون عومەری کوڕی خەتاب ئەوەیە ئەبا عوبەیدە لە زۆنی نەخۆشی تاعون دەرباز بکات ئەبا عوبەیدە زۆر ئەگری پاشان نامەیەک دەنێتەوە بۆ عومەری کوڕی خەتاب ڕەضا ڕەحمەتی خوا لێبێ فەرمێ ئەی خەلیفەی باوەڕداران بەگەیشتنی نامەکەم کردنم ئازا بکە چکە من نازانم وا نازانم لەم نەخۆشیی کە لە وڵاتی شامە بڵاو بۆتەوە نەجاتم بێت دوجار ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوا لێبێ دەسەکا بە گریان هاوڵەکان دەفەرمون وا دیارە ئەبا عوبەیدە کۆچی دوایی کردووە فەرمووین ئەبا عوبەیدە کۆچی دوایی نەکردووە بەڵام زۆر لە مەرگەوە نزیکە ئەم هاوڵە خۆشەویستە داوای لێبوردنی لە عومەری کوڕی خەتاب کرد هەموو جایە ئەبا عوبەیدە کە دەگەشت بە عومەری کوڕی خەتاب دەستەکانی ماچە کرد ئەم هاوڵە بەڕێزە داوای لێبوردن لە عومەری کوڕی خەتابەکە فەرمێ ئەی خەلیفەی باوەڕداران داوای لێبوردنت لێ دەکەم تۆ من کردووە بەوالی و سەرپەرشتیاری ئەهلی شام داوای لێبوردنت لێ دەکەم من ناتوانم خۆم لە سەربازەکانم جودا بکەمەوە ناتوانم بگەڕێمەوە بەرەو شاری مەدینە مەرگی من لەگەڵ مەرگی ئەوانایە بەڵێ مامۆستا پێگەی هاوڵان لە قورئانی پیرۆز و فەرمودەکانە کە ئەم هەموو خۆشەویستی و ڕێز و حرمەتیان هەبووە بۆ پێغەمبەری خوا پێگەیان چییە لە قورئانیش بە شێوەیەکی گشتی کە پەیامی خوایە و وەحی خوایە لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوا کە ئەمان پێغەمبەری خوایان خۆشەویست
بۆ بەرچاوڕۆشنی بینەرانی خۆشەویستم سەرەتا پێناسەی سەحابە بکەین. سەحابە کێیە؟ هەموو ئەو کەسانن کە بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشتون و باوەڕیان پێ هێناوە و لەسەر ئەو باوەڕەش مردوونەوە بە کورتی. کەواتە سەحابە هەموو کەسان دەگرێتەوە کە بە خزمەتی پێغەمبەری خوا گەیشتبن وا جوانترە بڵێن گەیشتون. بۆ لەبەر کەسێکی وەکو عەبدوڵڵاه ئیبن مەکتوم کە نابینابوو پێغەمبەری خوای نەبینەوە بەڵام بە خزمەتی گەشتووە. کەواتە هەر کەسێک پێغەمبەری خوا گەشت بێت و لەسەر باوەڕی پێ هێنابێت لەسەر دید و تێڕوان و موسڵمانیەتی و ئیسلامەتی مرد بێت ئەوە کەسێکە بە هاوڵ ناو دەبرێت. پلەپایی هاوڵان لە قورئانی پیرۆزە بۆ ئەگە باسیکەین هەموو جارێ مهاجرین والأنصار بۆ نمونە قورئان دەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه. خوای پەروەردگار دەفەرمێ خوای میهرەبان لەوانەی کە پێش کەوتن و یەکەم کەس بوون لە ئیسلامەتی و دینداریدا لە مهاجرین و ئەنصار و لەوانەش بە شێوەیەکی ڕێک و بە شوێن ئەوان دادێن لێیان خۆش بوو و لێیان ڕازیە و ئەوانیش لە خوای پەروەردگار ڕازین. ئەگەر بە کورتی بڵێم مهاجرین کامانن؟ مهاجرین هەموو کەس هاوڵە بەڕێزانن کە لە شاری مەککە باوەریان بە پێغەمبەری خوا هێنا لە پێناو عەقیدە و بیر و باوەڕی خۆیاندا لەگەڵ پێغەمبەری خوادا ماڵ و سەرۆت و سامانیان بەجێهێشت و بەرەو شاری مەدینە کۆچیان کرد. ئەنصاریان ئەنصار بە هەمان شێوە ئەمیش لە قورئاندا تۆمار کراوە ناوێکی ڕەبانیە ئەوەندەی کە زۆر جار ئەوتێ ئەنصار لە کێ پێکاتوە هۆزی ئەوس و خەزرەج. من بە دواتچوونێکی زۆرم کرد لەسەر ئەوس و خەزرەج ئەمانە کێن لە بنەڕەتدا ئەم هۆزی ئەوس و خەزرەجە لە یەمەن ژیاون. کوڕی پیاوێک دوو برابوون کوڕی پیاوێک بوون بە ناوی حارسە دایکیان ناوی قەیلە بووە. بە قەدەری خوای پەروەردگار پێش دەیان ساڵ لە کۆچی پێغەمبەری خوای پەروەردگار بۆ ئەوی کە بیان کات بە پشتیوانی ئەم دینە هەڵیان دەگرێت دەیانێنێتە کوێ لە شاری مەدینە جێگیریان دەکات و دەیان کات بە یەکێک لە پشتیوانانی پێغەمبەری کۆتا زەمان صلی الله عليه وسلم. بەڵێ مامەسا هاوڵان لە دەربڕینی خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیاواز بوون. هاوڵی وامان هەبوو بە شعر بەرگری لە پێغەمبەری خوا و پەیامەکەی کردووە. هیوامان هەیە بەس بە شمشێر، هیوامان هەبوو بە نووسینەوەی وەحی و لەبەرکردنی قورئان و ینی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا جۆر بە جۆر بووە. با ئێمە ئاماژەیە بکەین بە شێوە جۆر بە جۆرەکانی خۆشویستنی هاوڵان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وڵاگە بەس خێرایی باسێکی پێگەی هاوڵان کە لە فرمودەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زۆری لە فرمودەکان ئاماژەی بە پێگەی هاوڵەکانی کردووە. فەرمێ من سب أصحابي فقد سبني. هەر کەسێک قسە بە هاوڵێکم بڕێ ئەوە قسەی بە من وتووە. من سب أصحابي فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين. هەر کەسێک قسە بە هاوڵێکم بڵێ ئەوە لعنەتی خوا و فریشتەکان و هەموو خەڵکی لەسەرە. یاخود دەفەرمێ مثل أصحابي في الناس كمثل الملح في الطعام. نمونەی هاوڵەکانم لەناو خەڵکیە وەکو نمونەی خوێ لەناو چێژدا. کەواتە ئەگەر بە کورتی ئاماژە بە یەکەمین هاوڵێک بکەم معلومی جەنابتە یەکەمین هاوڵێکە ئیمامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێنا کێ بوو؟ خەدیجە بوو ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ. ئەم خەدیجەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئەوەی کە وەحی بۆ بێت بە قەدەری خوای پەروەردگار خەدیجە پێغەمبەری خوا هەڵەشێ بۆی کە کاروباری بازرگانی بۆ ئاسان بکات. لە نێوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەدیجەدا غولامێکی خەدیجە هەبوو ناوی مەیسەرە بووە. ئەفەرمون ئەم مەیسەرە هەموو جارێک کە هاتە لای پێغەمبەری خوا ئەو قسانێک کە لە پێغەمبەری خوا ئەبیست و ئەو هەڵسو کەوتانەی کە لە پێغەمبەری خوای دەبیست ئەم غولامە بچووکە دووچاری تێڕامان و سەرسوڵمان بوو ئەم پێغەمبەرە کە هێشتا وحی بۆ نهاتووە محەممەد صلی الله عليه وسلم کۆمەڵی هەڵسو کەوت و ڕەوشت و ئەخلاقی تێدایە کە لە باقی کۆمەڵگەی مەدینەدا مەکا نییە. هەموو جارێ ئەم هەواڵانەی دەبردەوە بۆ خەدیجە شێواز و ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بۆ باز دەکرد پاشان بە قەدەری خوای پەروەردگار هۆکارەکانی زەواجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خەدیجەیە زۆر ئاسان و ئەمە وەکو یەکەمین هاوڵ و کاتێ خەدیجە کۆچی دوایی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دابەزێ ناو گۆڕەکەی خۆی تسلیمی خاکی کرد و معلومیشە لە فەرمودەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دەستی خۆی کەسانێکی نابن یەکیان خەدیجە بووە نوێژی لەسەر نەکرد چونکە ئەو کاتە نوێژ هێشتا فەرز نەبوو. دووەم ئیبراهیمی کوڕی سێم دلبیجادەین چوارەم خلافێکەیە. اینجا کۆتا سەحابە کۆچی دوایی کرد زۆر جاڵە ئەنسی کوڕی مالیکە. ئەمە ڕاستە بە نسبەت شاری مەدینەوە کۆتا سەحابە کۆچی دوایی کرد ئەنسی کوڕی مالیک ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ. بەڵام کۆتا سەحابە ئەوەندەی بە دوای چوون کرد ئەبوو توفەیل بن عەمر لە کاتی سەرمەرگا دەستی بە گریان کردم سەحابە بەڕێزە فەرمووی لا أستطيع أحدا أن يقول رأيت رسول الله صلى الله عليه وسلم إلا أنا. فەرمووی لەسەر زەویدا هیچ کەسێک ێستا توانای ئەوەی نییە بڵێ پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بینیوە تەنها من نەبێ. سەیری کە بەڕێزم ئەم پێرگەوەی ئەم سەحابە بەڕێزە
ئەوانەی کە لە چواردەوری ئەبوو توفەیل بوون هەمویان دەستیان بەگریان کرد بە کورتی ئاماژە بە شێوە جۆرا و جۆرەکانی خۆشەویستی هاوڵان بکەن بۆ پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم. خاڵی یەکەم بەرگریکردنی هاوڵان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دیارە هاتنی پێغەمبەران بە شێوەیەکی گشتی پێغەمبەران لە ئادەمەوە تا خاتم لە نوحەوە تا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کە هاتون ئەم دعوە و بەلاغی خواییان هێناوە ئیلا لەلایەن ناحەزانەوە دووچاری ناڕەحەتی و تەنگوتاری و کوشتن و شەهیدکردن و إلى آخره دبنوا ألف لام ميم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون يكمن شتيك لخوشويستي هاوان بپیغمبری خوا صلی الله عليه وسلم أو يك زور برگریان لپیغمبری خوا صلی الله عليه وسلم لا مرحلة مكي ومدنية أها أبو طلحة أنصاري رضا ورحمتي خوای لێبێ کاتێک لە گەرمەی ناڕەحەتیەکانی حونەیندا کە هەموو مسلمانان زۆرینەیان پشتیان لە پێغەمبەری خوا هەڵگرت صلی الله عليه وسلم ئەم ئەبو طلحة رضا ورحمتي خوای لێبێ هەموو جارێ دەهاتە بەردەم پێغەمبەری خوا تیرەکانی خۆی بڵاوە پێ دەکرد لەسەر ئەژنۆ دادەنیشت ئەی فەرموو وجهي لوجهك وقاء ونفسي لنفسك فداء ئەی فەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناوچاوی خۆم ناوچاوی تۆ پارێزم بە وجهی خۆم وجهی تۆ پارێزم بە ڕۆحی خۆم ڕۆحی مبارەکی تۆ پارێزم سەیری دەکرد لە کوێوە تیرێک ئاوەستەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکرای ڕاستەوخۆ تیرێکی تێگرتنەوە لە ڕۆژی حونەینا زۆربەی مسلمانان زۆرێک لە سەحابەکان پشتیان کرد لە شەڕە کرد و دەوری پێغەمبەری خۆیان چۆڵ کرد. گەورەترین داستان لەو کاتەدا ئەبوو طەلحەی ئەنساری جێبەجێی کرد بە شێوەیە کە هەر لەو کاتەدا بیست لە مشریکان هێرشیان کرد سەر پێغەمبەری خوا هەر بیستی کۆشت و لەو کاتەدا پێغەمبەری خوا کە ئەمەی لە ئەبی طەلحە بینی تەکبیری بەدەنگی بەرز دەکرد و مسلمانەکانیش الله ئەکبەریان دەکرد بەو شێوازە وردە سەحابەکان هاتنەوە دەوری پێغەمبەری خوا بەرگریان دەستیان کردەوە بەرگریکردن لە پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو صوت أبي طلحة في جيش خير من صوت أبي طلحة في جيش خير من 100 أي فرموا صوتي أبي طلحة لنا وصبادا زور شاكتو بهيصير لصوتي صد سوار شاك كواتو خالية كما ويا هاولان زور دفاع عن پیغمبری خوا صلی الله عليه وسلم کردووە جۆرێکی تر لە خۆشەویستی هاوڵان بۆ پێغمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵ هەبووە خۆشەویستەکەی بە شێوەیەک دەربڕیوە یەکی وەکو ئەمری کوڕی عاص فەرمی واللهی ئەگەر یەکێک بڵێت پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بۆ شەرحکە ناتوانم بۆی شەرحکەم بۆ لەبەرەوەی فەرموو چونکە من تێر نەبووم لە بینینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوچاوم چاوەکانم تێر نەدەبوون لە بینینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاڵێکی تر لە شێوەکانی خۆشویستنی پێغەمبەری خوا لەلایەن هاوڵانە ئەوە بوو کە فرمێسکیان تێکەڵی فرمێسکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبوو ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یاخوا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەک لە ڕۆژەکاندا خطبەیەکی بۆ داینە فەرمێ قەت پێغەمبەری خوامان نەبین صلی الله عليه وسلم خطبەی وامان بۆ بدا فەرمووی لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا فەرمووی والله ئەگەر ئەوەی من دەیزانم ئەوە بیزان ئەوە زۆر زۆر ئەگرین وەکەم پێ دەکەن ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کە هاوڵان گویان لەم فەرمودەی پێغەمبەری خوا بوو هەمویان سەیری عەرزەکەیان نەکرا فەرمووی هەمویان شتێکیان داو بە سەری خۆیانە وەکو چۆن سەماوەر مەنجەڵێک ئاو ئاگرێکی بەهێزی لەژێردا بێت چۆن ئەم ئاگرە بێزە مەنجەڵاوە دێنێتە کوڵە فەرمێ هەموو هاوڵان پرمەی گریانەکەیان داهاتە دەرەوە کەواتەیەکی تر لە شێوەکانی خۆشەویستی هاوڵان و پێغەمبەری خوا ئەوەیە کە فرمێسکەکانیان تێکەڵی فرمێسکانی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم خاڵێکی تر ئەوەیە کە هاوڵان زۆر تامەزرۆی ئەوە بوون کە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەوتان بپارێزن ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا لە غەزایەکدا کەلوپەرێکی زۆر گیراوە فەرمووی ئەبوو هورەیرە تۆ بۆچی هاوشێوەی هاوڕێکانت داوای بەشی خۆت ناکەی لەم غەنیمەتە هەرەوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منیش بەشی خۆم مەوێ لە غەنیمەتەکە بەڵام ئەوەم ناوێت من ئەمەوێ داوا لە خوای پەروەردگار بکەی لەو زان و زانیاری کە بە تۆی بەخشیوە بە منشی ببەخشێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبایەکی شڕم بەشانەوە بوو وتی عەباکەت ڕاخە ئەباکەم ڕاخست پاشان ئەفەرمێ دەستی کردوە پاڕانەوە من تێنەگەشتم پێغەمبەری خوا چی وت وا دوعای بۆ دەکردم ئەفەرمێ تەنانەت هیچ شتێک لەسەر ئاواکە نەبوو تەنانەت جارجار مێرولە هاوەسەریە ئەفەرمێ کە نزاکەی تەواو پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئەبا هورەیرە ئەباکە بدەوە بەشانتە ئەفەرمێ لەو کاتەوە پێغەمبەری خوا هەرچێکی بووتایە پیت بە پیتیم وەردەگرت و لەبەرم دەکرد بەبێ ئەوەی کە هیچ لێکم بێتەوە ماوەسا خۆشەویستی هاوڵان بۆ پێغەمبەری خوا تەنها بۆ خودی پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم
نمونەیەکمان هەیە کاتێک پێغەمبەری خوا چەند سەحابەیە بوونە پێشڕەوی یان بردیان بۆ سەر جەستەی مامی حەمزەی کوڕی عەبدولموتەلیب ئەڵێ هەموو شەهیدێک کە 7 شەهید لە ئوحودا هەبووە هەر خێمەیەک یا هەر چادرێک شین و شەپۆڕی بۆ کوژراوی خۆیە کرد بۆ شەهیدەکەی خۆیە کرد. حەمزەی مامی پێغەمبەری خوش کە پێغەمبەری خوا زۆری خۆشویستووە ئەڵێن ئەو لەبەرەوەی نە خوشکی هەبووە نە خێزانی هەبووە نە پورێکی هەبووە کەس نەبووە ینی باسی حەمزە بکە. پێغەمبەری خواژە فەرمێ وای بێکەسی بۆ حەمزە کەسێ نییە بۆی بگری. ئەڵێ لەو سەرەوە کە ئەگەڕێنەوە هەموو ئەوانەی کە خۆیان خاوەنی شەهید دەبن بۆ حەمزە ئەگرین، ینی وازیان لە مردووی خۆیان هێنا و هەمویان بانگ هەڵەدەن بۆ حەمزە بە شان و باڵ و کەسایەتی و جورئەتی حەمزە هەڵەدەن. ئەم خۆشەویستی هاوەڕان بۆ کەس و کاری پێغەمبەری خوا یان مرد بۆ نمونە گریانەکەی ئوسامەی کوڕی زەید بۆ ئیبراهیمی کوڕی پێغەمبەری خوا لە چیەوە سەرچاوی گرتووە کە خۆشەویستیەکەشیان لە خودی پێغەمبەر تێپەڕ بکە تەنانەت بگە بە کەس و کاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەک لە خەڵەکانەوەیە حەمزە ڕەزا ڕەحمەتی خوای لێ پاڵەوانێک بوو لە پاڵەوانەکانی ئیسلام بیریشمان نەچێ ئەم حەمزەی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ لە سەردەمی بانگەوازی مەکیە شمشێرێک بوو لە شمشێرە هەڵواسراوەکانی ئیسلام کە لەگەڵ مسلمان بوونی حەمزەدا ئاهێک بە مسلمانانی ژێردەسەدا کرایەوە دەرویەکیان لێ بەڵێ کەمتر لە جاران دووچاری ناڕەحەتی و سزا دەبوون لەلایەن بێباوەڕانی قوڕەیشەوە. هەمان کات هاوڵان دڵیان بۆ ڕاستەقینەیە کردبوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەهیدبوونی حەمزەی مامی یەک لە کۆڵەکە بەهێزەکانی خۆی لەدەسدا و بۆیە زۆر جا محاولەیانە کرد حتا ماوەیەکی زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زامەی کە لە جەستەی دروست بوو کە حەمزەی مامی شەهید بوو لە بیری نەدەچووە. بۆیە هاوڵان لە هەوڵێەوەدا بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەیەک هەڵسکەوتی لەگەڵا بکەن کە ئەم کارەساتەی بیر ببەنەوە. بەڵێ مامۆستا ئەو نمونەی کە سولەیم پێغەمبەری خوا ئەبێتە میوانیان ئارەقی جەستەی پێغەمبەری خوا بە شتێکی وەکو هاوشێوەی لۆکە هەڵدەگرێ بۆ ئەوی تێکەڵی گوڵاوەکەی خۆیان بکات و چونکە ئارەقی پێغەمبەری خوا زۆر بۆم خۆش بووە. پێغەمبەری خوش هیچ ڕێگری یان نەهیەکی لێ ناکە. دوای مردنی پێغەمبەری خوا کۆمەڵێ نمونەمان هەیە. پێغەمبەری خوا پیاوێک دەنێرێ بۆ کوشتنی ئەبوو ڕافیعی جوولەکە دارێکی ئەداتێ، یا بۆ نمونە سەیدنا معاویە کوڕی ئەبوو سوفیان لە سەرە مەرگە بە ئەوانەی کە لە دەوروبەریان ئەڵێ لە ناو کێسەیەکە لە ناو پەڕۆیەکە هەندێک لە نینۆکم هەڵگرتووە بۆم بێنن کە بۆی ئەهێنن ئەڵێن پێیان ئەڵێ ئەمە نینۆکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم وەختی خۆی هەڵم گرتوون تکاتان لێ یەکەم ئەگەر مردم ئەم نینۆکانە بەهارنەوە وردیان کەن و بیان کە نێو پێڵووی چاوەکانم. یا بۆ من ئەنەسی کوڕی مالیک تاڵێ لەمووی پێغەمبەری خوای هەڵگرتووە فەرموویەتی بیخە ناو دەمەوە. یا ئەو پیاوەی کە ڕۆشتۆ بۆ کوشتنی ئەبوو ڕافعی جوولەکە وەسیە دەکا کە دارەکە بخرێتە نێو کفنەکەیەوە. ئەمان وایان کردووە کە خوای گەورە لێیان خۆش بێ، بەڵام خۆشیان دڵنیان و ئێمەش دڵنیان کە ئەمانە بەپێی ئایەتی و بەپێی فەرموودەی پێغەمبەری خوا لێیان خۆش بووە. پێت وانییە ئەم کردەوانە نینۆکردنە نێو پێڵووی چاو و یان مووی پێغەمبەری خوا هەمان هەر هەستێکی خۆشەویستی بووە، بەڵام هاوڵان لە وەکو بۆ ڕەزامەندی خوا ینی دەریان بڕیوە بۆ دەوروبەرەکەیان. ئەمە چۆن لێگەدرێتەوە؟ دەستخۆش بە شتێکی باشت بیخستمەوە. تەوان لە دید و تێڕوانی ئەهل سونە و جەماعە بەکارهێنانی ئاوی دەستنوێژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەکارهێنانی جلوبەرەکانی وەکو تەبەڕوک، بەکارهێنانی بۆ نمونە هاوڵ هەبووە لە ئوحودا خوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواردەوە. ئەمە لە دید و تێڕوانی ئەهلی سونە و جەماعە لە زیندویەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جائزە و ڕێگە پێدراوە. بەڵام ئێستا کابرا دێت بۆ نمونە موویەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێنێتە دەرەوە ئەوێ لە ڕێگەی ئەمەوە ببێتەوە هۆکایی بارانبارین، ئەوە 100% لە زانانی ئەهلی سونە جەماعە فەرموویانەوە. ئەو سێ نمونەی کە باسم کرد کەوتونەتە دوای وەفاتی پەیامبەری بەڕێز، یەکێکی وەکو سەیدنا ئەنەس و سەیدنا معاویە کوڕی ئەبوو سوفیان، ئەمانە چەند ساڵ دوای وەفاتی پێغەمبەری خوا خۆیان وەفاتیان کردو، بەڵام ئەم ئاسەوارەی پێغەمبەری خۆیان هەڵگرتووە. ئەم هەستە لە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا چۆن چۆنیە کە ئەم هاوڵانە ئامادەن لە کاتی مردنیشیانە ئاسەوارێکی پێغەمبەری خۆیان لێوە نزیک بێت. هاوڵان لەبەر کە پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم زۆر خۆشویستووە، لەو دی و تێڕوانینەوە بە بەردەوامی هەست هەوڵیانداوە کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوور نەبن. ئەسڵەن جاری وابوو لە غەزاکانە هاوڵ هەبووە کە پشتی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرکەوتووە،
پەلاماری پشتی پیرۆزی پێغەمبەری خوای داوە ماچ کرد فەرمێتی بۆ وال کرد فەرمی من وا هەست دەکەم لەم شەڕەدا شەهید دەبم بۆ ئەوەی کە جەستەم بە ئاگر نەسووتێ ومێدەوارم خوای پەروەردگار لەبەوەی کە جەستەم بەرجەستەی تۆ کەوت خوای پەروەردگار لە تاوانەکانم خۆش بێت و نەچمە ئاگری دۆزەخەوە لەم ڕوانگەوە هەوڵان سەر ئەم هەموو ڕەوشتە جوانیانە هەیە بەرام پێغەمبەری خوا سەڵ بەڵێ ماوەسا کاتی بەرنامەکەم زۆری نەماوە ئەم پرسیارە بکەینە کۆتا هەمین پرسیار ئێمە چیمان لەم نمونە گەشانەی هاوڵانی پێغەمبەری خوا لە خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا دەست ئەکەوێ یا ئێمە چۆن لەم نمونە گەشانە ئیستیفادە بکەین یا ئەم نمونە گەشانە چی بە ئێمە ئەڵێن و چیمان فێر دەکەن هەرچەندە من پێم خۆش بوو ساتی گەڕانەوەی هاوڵێکی زۆر بەڕێزی وەک پێغەمبەری خوا وەکو بیلالی حەبەشی بۆ مەدینە ئەو ئاپۆرا و ئەو زیندوو بوونەوە و جۆش و خۆش خۆشەویستی کە ئەی بەخشێ بە مەدینە و جارێکی تر وا دەزان پێغەمبەری خوا زیندوو بۆتەوە بە بانگەکەی پێم خۆش بوو ئەوە ئەگەر ئاماژەیەکی خێرا پێش پرسیارەکەی من چونکە شتێکی زۆر بە چێژە و شتێکی ڕۆحی خۆشە کە ساتی گەڕانەوەی بیلالی حەبەشی ئیمامی عومەر وەکو سەرۆکی دەوڵەت ئەچێ بە پیریەوە بۆ دەواازەکانی مەدینە ئەو هەموو هاوڵە بەڕێزە ئەچن بە ئیمامی حەسەن و حوسێنیشەوە لەگەڵ ئەو پرسیارەی کە ئێمە چیمان لەو نمونە گەشانە دەست دەکەوێت ئیستفادەیان لێ یەکەین تاوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کۆچی دوایی کرد و جنابەت باس کرد بیلالی حەبەشی بۆ تەکلیفە زۆرەوە ناچارە بێت دوو جار غەریبی هەڵببژێ لەبەرەوەی کە لەبەر بیلال سەرەتا خەڵکی حەبەشەیە و پاشانیش ئێستا لە مەدینە جێگیرە لە تاو دووری لە پێغەمبەری خوا بڕیادا دووبارە غەریبایەتی خۆی هەڵبژێرێت لەیەک لە شەوەکانە خەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبینێ ئەفەرمێ بیلالی حەبەشیەوە بۆچی لێم دوور کەوتیتەوە بۆ سەردانی من ناکەی کە لە خەوە هێڵسە بیلالی حەبەشی ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ بڕیار دەدات سەرێکی شاری مەدینە بدات بڕیاردا بە یادی جاران سەرێک لە هاوڵە پیرۆزەکانی پێغەمبەری خوا بدات و چاوی بە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆشن ببێتەوە کە دەگاتەوە شاری مەدینە بیلالی حەبەشی ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ ڕاستەخۆ دەچێتە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێ دەست بە نوێژە کات کە ئیمامی عومەر دێت وا دەزانێ ئەمە خەوە کە بیلالە بینێت پاشان پێغەمبەری خوا صلی الله پاشان عومەری کوڕی خەتاب ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ تەکلیفێکی زۆر ئاراستەی بیلالی حەبەشیەکە بۆ ئەو ساتانەمان بیرکەوێتەوە کە بیلال تۆ لە خزمەتی پێغەمبەری خوادا بانگ دەدا بانگی بەیانی مامۆ بدە بیلالی حەبەشی لەسەر تەکلیف عومەری کوڕی خەتاب ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ بانگ دەدات کە گاتە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله توانێت دانی تەواوکردنی بانگەکەی نابێت لەو کاتەدا ئەنەسی کوڕی مالیک فەرمێ عادەتەن کە مرۆڤ لە نوێژی بەیانی هەڵەسێت هێشتا شعوری بە ئاگانیە بە تەواوەتی ئەڵێ وەمان زانی ژن و پیاوی مەدینە وەمان زانی هەر سەردەمی پێغەمبەری خوایە بە پڕتا و ژن و پیاو لە خەو هەڵساوە بەرەو مزگەوتەکە ڕۆشتونە فەرمێ کە چوونە ژوورەوە سەیرەکەین ئەو سەردەمەی ئێستا ئێمەیتیاین سەردەمی عومەری کوڕی خەتابە و بیلالیش کاتێ هاتوێتەوە مەدینە تەنها بۆ ئەوە هاتوێتەوە کە وەسیەتی پێغەمبەرە نازارەکەی جێبەجێ بکات و دەموچاوی ڕۆشن ببێتەوە بینینی هاوڵ ئازیزەکانی ئەفەرمێ ئەو شەوە هاوڵان بە پیا و ئافرەتەوە لە ناو شاری مەدینە ناو مزگەوتەکەدا بە شێوەیەک دەگریان ئەفەرمێ ئەو ساتانەمان بیرکەوتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی دوایی کرد و تەمی ماتەم و گریان زاڵ بوو بەسەر مەدینە و ئاسمانی مەدینەدا مامۆساییان ئێمە هەرچەندە پرسیاری زۆرمان مابوو لەم بارەوە بەستر کاتی بەرنامەکەمان دیاری کراوە بە کورتە بە یەک خولەک کۆتایی بەم تەوەرەیە بهێنی جەنابتان شتێکەوە ئێمە لە خۆشەویستی هاوڵان بۆ پێغەمبەری خوا نەمان پرسی بێ و پێویست بکە کە جەنابتان بە ئاماژەیەکی پێ بکەن وەڵام من تەوەرەکە تقریبان لە 100 لەوان دەی ئاماژە پێ کرد بێت بەس یەک لەو شتانەی کە ئاماژەی پێ بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵەکانی بەردەوام هۆگر بوون بە یەکەوە کاتێک معازی کوڕی جەبەر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ هەڵدەبژێرێت بۆ کاروباری داوە و بانگەواز بینێرە بۆ وڵاتی یەمەن هەتا قەراغی شاری مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ معازی کوڕی جەبەلدا دەڕوات معازی کوڕی جەبەل لەسەر گوێ درێژەکەی دەبێت پێغەمبەری خوا بە پیادە لەگەڵ معازا دەڕوات سەری ئەو سەرکردەیەکە لەو کاتەدا وەسیتێ بۆ معاز دەکات دەفەرمێ ئەی معاز تۆ لەوانەیە ساڵێکی تر بێیتەوە دوای ئەم ساتەتە من نابینیتەوە لەوانەیە ساڵێکی تر بێیتەوە بەلای گۆڕ و مزگەوتەکەمدا تێپەڕ بیت بەبەسم ئەوەیە ئەم هەموو هاوڵە بەڕێزە چنە پێغەمبەری خۆیان خۆش بیستوە معاز لەویا زۆر گریا زۆر دەستی کرد بە گریان بەڵام لەبەر ئەوەی واجبی دینەکەیەکە ئیبلاغی دینی خوای پەروەردگار بکات لەویا فەرمانەکەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دڵیشکاوە بەجێهێنا و ڕۆژ بەرەو وڵاتی شام بەرەو وڵاتی یەمەن بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام مامۆساییان زۆر سپاس دەکەین ئەخوا بەخێر بێ بۆ بەرنامەی باس و خواست من سوپاسیەوە دەکەم داواکەم لە خوای پەروەردگار ڕەحممان پێ بکات خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆی دابارێن بەسەرماندا خوای پەروەردگار جەنابت و هەموو سەربازەونانەی کەناڵی ئاسمانی پەیام
بپارێز و دامەزرا و جێگی یامکات کە لەم کەناڵە پیرۆزە خزمەتەکەن. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.